السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما مصطفى الحمد لله براي برزم. ما مصلى الرأي خوي خوشم بي. خوای گەورە خۆشی بوێی لە منیش و لە تۆش و أنا مسلمانانی ڕازی بێ. يعني أولي آموش قارية. خوات الحمد لله وتي أنقود بينين. إيرا مالي خوي فرق ما فيه. وهذا من مشكلاتهم يا. الحمد لله. لوقتي خوي مصور بالله إنسان مصور ما رجينا نقول غادة غير ما خوي. ماله براجع. أجا آموش قاري تيا واصلي بينين يعني واصلي. كمصوري رسمي معاملاتي خلقو ئیشو کاریان کە ڕۆژانە پێی دەڕوێنن بیگرە ئەمما بووک و شایی و شتی ئێدە بە هەر حاڵ براگیان ئەو شتێک کە پێویست و حاجەتی خەڵکە ڕسمی بۆ دەگرن قەی ناکە ئاساییە ئەمما تۆ بچیتە شایی و تێکەڵ و ڕسمی ئافرەت و سەرڕوت و نازانم قاجڕوت و ئەو جۆرەشتانە ئەو ڕسمانە بگری بێگومان گوناهبار دەبی و تاوانبار دەبی تاوانەکەش لای خوای گەورەیە بۆیە خۆت بپارێزە براکەم ئینسان هەر کەسابەتێکا گرنگەوە نییە پارە پەیداکات بەس بەڵکو گرنگەوەیە بە حەڵاڵی پەیدا بکات گرنگەوەی ئینسان کەسابەتێکا کە لای خوا پەسند بێ خوای گەورە لێی ڕازی بێ و باش بێت ئەجینە هەر کاتێک موسڵمان وای لێ هات کە دنیا و پارە و جێگا و ڕێگا و شار و وڵات بەلایەوە خۆشەویستتر بوو لە خوا و لە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و لە ئاینەکەی خوا ئەو کاتە با چاوەڕێی وەعید و هەڕەشەی خوای گەورە بکە با چاوەڕێی عوقوبەی خوا بکە خوا پەنامەندات